عزیزان و خۆشەویستان گەڕامەوە خدمەتان بۆ پێشکەشکردنی کۆتابەشی بەرنامەی و حوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە هاوڕێ عەبدوڵڵا دارابی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزب حکمەتیشمان لەگەڵا قسە و باسەکەین سەبارەت بەوەی ڕۆژی جیهانی تەبەقەی کاریگەر هەرچەند هەفتەیە یان نزیک دە ڕۆژی لێبگەراوە، بەڵام بەهۆی ئەهمیەت و زەرورەتی ئەم ڕۆژاوە جایگای تەبەقەی کاریگەر پێمان باش بوو دووبارە چاوێکی لێ بکەین و بزانین لە ئەوزاعی دنیادا و مشتەخەسەن لە ئێران و کوردستانە ئەم ڕۆژە چۆن بووە. هاوڕێ عەبدوڵڵا دارابی گدەنگی منە بیستی زۆر خۆشاتی بۆم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس. هاوڕێ عەبدوڵڵا دارابی و کورتی شارەم کرد و ئەوەی کە هەفتەیە نزیک دە ڕۆژی لە تێپەڕبوونی ئەووەڵی مانگی مەی 11 ئوردیبەهێشت ڕۆژی جیهانی تەبەقەی کاریگەر تێپەڕ بووە، بەڵام بەهۆی ئەهمیەتێک کە لە سەراسەری دنیادا تەبەقەی کاریگەر هەیەی ڕۆژی جیهانی تەبەقەی کاریگەر ئەم جایگای پەیدا کردەوە، پێم باش بوو قسە و باسێکی کۆتا بکەین. هەروەکو ئاگاداری جامعەی بەشەری بەویژە ستەرانی دەوڵەتا و نەزمی سەرمایەداری لە هەموو دنیادا زیاتر لە نەخش و جایگای تەبەقەی کاریگەر و ڕۆژی جیهانی ئەم تەبەقە جایگاکەی ئەزانن، ئەهمیەتەکەی ئەزانن و بە ئەندازە و توول و عەرزی جایگا و وەزنی تەبەقەی کاریگەر دنیای سەرمایەداری و مناسباتی سەرمایەداری و سەرانی دەوڵەتا و سیستمی سەرمایەداری بەو ئەندازە وەحشەتیان هەیە لە جایگا و نەقش و وجودی تەبەقەی کاریگەر. بەویژە ئەم ترس و وەحشەتە لە وڵاتانی دیکتاتۆری و خەفەقانزەدەی سەرمایەداری و مشەخەسەن وەکو ئێران لەم یەک پارچەی تەبەقەی کاریگەرە وەحشەتیان هەیە و بەتایبەت ئەم ساڵیش دەبینین ئەگەر فوکوس بکەینە ناو ئێران و جمهوری ئیسلامی و وەحشەتێک کە جمهوری ئیسلامی هەیەتی بە پێچەوانەی ئەو هەموو ناڕەزایەتە وەسیعەکە لە کۆمەلگای ئێرانە دەست بە جمهوری ئیسلامی هەیە و جمهوری ئیسلامیش بە ئەندازەی تەواوی توولی عمری 46 ساڵەی لە هەموو کات زەعیفتر و داماوتر و زەلیلتر و حەزیزتر بووە، بەڵام ئەبینین ڕۆژی جیهانی تەبەقەی کاریگەر زۆر بەو جۆرەی کە تەوەقع ئەکرا و چاوەڕوانی لێکرا بەرگوزار نەبوو. پرسیارەکەی منەگەر بیکەمە کەلیمەیە هۆی وەحشەتی سەرمایەداری ئەم هەموو ترس و وەحشەتە لە چۆوە ناشی دەبێ و دەست پێ دەکات؟ خولقێنەری خودی طبقەی کارگەر نظامی سەرمایەداریە، هەرام سیستمەکە ئیسا حکومەکە لەگەل خۆی بۆ بەقای خۆی بۆ ئیدامەی خۆیشی وەکو نظامی سەرمایەداری ئەم طبقەیە خولقانە و ئەم طبقەی مدعیە، طبقەیەکە کە خۆی بە ساحبی واقعی دنیای ئەمڕۆ زانێت و پێی وایە ئەو خالقێکە کە ئەقەلەتێکی کەمن، ئەقەلەتێکی کار نەکەرن و تەنیا شتێک کە توانێت ئەوان ڕاگرێ سوود و سەرمایەکی ناشی لە حاصل و دەستڕەنجی ئەم طبقەی کارگەرە. بۆ ئەم طبقە مدعیە بۆیە لێترسن. ئەم طبقەیەکە کە ئەڵێ من تەولید دەکەم نەتەنیا خۆم بەڵکو کۆمەلگا هیچ ئیسوادێکی لێ ناکە، غێر عدەیەکی قەلیل و کەم مفتخۆر کار نەکەر زدی ئینسان زدی بەشەر غێرە ئەوە کە بە حالی خۆیان بیرەکەنەوە بۆ قەڵەوکردنی خۆیان لەباری ئابووری و اقتصادی و سیاسی و ئەمانەوە هیچ فکری هیچ شتێکی تریان نییە دەرنەتیجە بێ ئەمان ئەگەر ئەمان نەچنە حکم و بەرەخەرە ئەم سیستمە نەگۆڕن ژیان ئەوێستێت، ژیانی بەشەریەت ئەوێستێت، ژیان نامێنێت وەکو ژیان. بۆ یەک ئەم طبقە کە طبقەی کارگەرە پێش هەموو کەس سەرمایەداری نظامی ئەم سیستمە کە سیستمی سەرمایەداریە لە هەموو کەس باشتر ئەو لە هەموو چین و توێژەکانی دیکە باشتر حتا لە طبقەی کارگر باشتر خۆی ئەیناسێت و بۆیە لێ ئەترسێ وەحشەتی لێیەکە ێژێ ئەگەر ئەتسا بکەن تەزاورات بکەن 1 ساعت بیکەن 2 ساعت بیکەن 4 ڕۆژ بیکەن 10 ڕۆژ بیکەن بەلەخەرە وەزی من پەرێشانە. ئەمە ئەو شتەسە کە واقعان هەم لەسەر نگونیەکەی ترسی هەم لەوە کە بەقای ڕۆژ بە ڕۆژ لەرزان بێت لە سەطحی عمومە
لەسەر حکومەتە ئاگا بە وڵاتانێکی وەکو ئێران دەرنەتیجە ئەمان لەم ڕۆژەیە کەیفەرخاسی خۆیانە دەن دژ بە چی دژ بە نابەرابەری دژ بە ئیستثمار دژ بە بێحقوقی ئینسان دژ بە تەبعیزی بینی ئینسانەکان وەکو ژن و پیاو دژ بە نابەرابەریە کە مەوجودە دژ بە کارێکی ئیجباری کە بە منداڵ یەکەن دژ بە کارێکە کە لە بین ژن و پیاوە تەفاوەتی هەست نەک لێرە لە ئێران فقط لە ئەمریکا لە ئوروپا لە هەموو شوێنەکە ئەم نابەرابەری موجودە دژی هەر نوع بەهرەکەشین لە ئینسان تەبەقەی کارگەر دژی عەدامە دژی کوشتارە دژی زڵم و زۆرە دژی جەنگە کە هەموو ڕۆژێک لەم دنیا لەم گۆشە و لەو گۆشەوە بلەخەرە شەڕە ئەکوژرێت ئەبرێت وەسو تەمەنیەکەشی تەبەقەی کارگەرە ماڵوێرانەکەشی بۆ ئەمە منێتەوە حاصلەکەشی چتە گیرفانی ئەقەلیەتێکی نەروەها وتم مفخر بۆیە ئەم ڕژیمە تا آخرین لحظەی حیاتی ئەترسی لە تەبەقەی کارگەر و تەنیا تەبەقەیەکیش کە بتوانێت نابودیکە تەبەقەی کارگەرە زۆر سپاس بۆ تەوزیحەکانت هەوڵیا بە ئەوەڵی مانگی مەی ئەو ساڵ دەبینین لە شرایطێکی زۆر نامساعدی اقتصادی و سیاسی و کۆمەڵایەتی لەژێر سایەی شەڕی وێرانکەری دەوڵەتە سەرمایەداریەکان لە سەراسەری دنیا نسبەتی کەم و زۆری هەیە لە جێگای ممکنە شدەتی زۆرتر بێ تاثیراتی زۆرتر بێ لە جێ کەمتر ئاوا بەرگوزار بوو حەزەکەم لەم فەزایە ئەگەر کورت ئیشارە بکەی لە ئێران و کوردستانە ئەم ڕۆژە لەژێر ئەم فەزایە چۆن بەرگوزار بوو بەڵێ ڕاستە ئەوزا ئەحواڵ بەم شێوەیە کە تۆ باسیەکەی ئەوزا ئەحواڵ جەنگیە ئەوزا ئەحواڵ بحرانێکی عەمیقی سیاسی اقتصادیە کە نظامی سەرمایەداری لەگەڵ خۆی ئەیباتە پێشێ نەتەنیا ئەم شەڕ و شۆڕە کە تۆ ئیشارێ پێیەکەی بەڵکو هەر لە دوو سەدەی ڕابردووە دوو شەڕی گەورە بەناو شەڕی یەکەم و دوومی عالەمی پێکاتوە لە فاصلەی بینی ئەم دوانە دەیان شەڕی منتەقەیی دەیان شەڕی هاوسێگەری بینی دەوڵەتەکان بە وجوداتەوە بۆ ئەوەکە بتوانن بەم شەڕانە بەناو ئەهدافی ملی و بەناو ئەهدافی ارتجاعی و کۆنەپەرستی و کەڵک وەرگرن و بیبەنە پێشتە بەڵێ ئەمساڵ یەکێک لەو ڕۆژانە تەبەقەی کاریگەری ئەوەڵی ڕۆژی خۆی ڕێز لێ دەگرێت و مەراسمی بۆ دەگرێت کە ئەوەیە لە ئوکراین شەڕە لەبێر رووسیا و ئوکراینە بەم شێوە شەڕە چەندین وڵات بەشدارن لە هەردوولا ئەوەیە کە لە خاوەرمیانە کە هەمیشە وەک ئاوروا بووە دیسانەوە شەڕ بەردەوامە نەسڵ کوژی هەموو کەس زانێت کە فەلەستینیەکان ئیدامەی هەیە ئیسە خەریکن کۆچیان پێیەکەن و برسیان ماڵیان ڕوخانەوە بە ملیانە زندگیان تەباح کردوون سێش خەریکن وردەگەریکانە تەمانیان کردوتەوەکەوە لەسەر خاکەکان دەریانکەن و خۆلاسە خوانتیا بەحەسیانەوە بەڵێ هێند و پاکستانیشی پێ ئیزافە بوو شەڕی ئەتۆمیە دقیقاً هەردووکیان ساحب ئەتۆمن و ئەوانیش تایسە چەندی جار شەڕیان بووە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لانەکە دوو جار زۆر خوێناوی بووە و دەستی پێکردووە ئێران کە 46 ساڵە شەڕ لەبین خەڵکەکەی و لەبین ڕژیمەکەیە دەرنەتیجە و ئەم شەڕە هەر بەردەوامە شەڕەکەشەوەیە کە حقیقەتەوەیە کە خەڵک ئەڵێن ئەم ڕژیمە کە داسە پێ ملێمە ڕژیمی ئەمە نییە بە هیچ شێوەیە ناتوانێت خواستی ئەمە بەرابەتکە دەرنەتیجەمە قبولمان نییە بە ناحەقدایان ناوە هەر ئیدعایەکەکە هەر کارەگەکە لە ئەموری سیاسی و اقتصادی و فەرەنگیە بەلەخەرە دژی ئەمەیە دەرنەتیجە باوجود ئەوەیش بەلەخەرە لەم ئەولا لە عین حاڵاکە شەڕ بەردەوامە تەبەقەی کارگەریش لەم ڕۆژە ڕێزی کردووە تایسە و ڕێزی لێگرێ و هیچ پاشەکشەی نەکردووە ممکنە برێنی ئەمساڵ بە نسبەت ساڵی ڕابردوو چڕوپڕ نەبوو بەڵام حقیقەتەوەیە کە وەزی ئێران وەزێکی جیاوازە وەزێکە کە بەنەزم وەکو سکلی ژێربوو وایە هەمیشە پشتوکاو ڕاگیراوە هەمیشە بڵێسەی ئاورەکەی هەڵەچێ و ئەگەر کەمێکیش داچێت مانای کۆتایی پێهاتن و یا تەوابوونی نییە دەنەجی خەڵک ئاگاها لەم وەزیەتە کە ڕۆژی ئەوەی ماهمە جمهوری ئیسلامی خەریکە لە ئاستانەی سازش و مەعاملەوەدا دووستەدا لەگەڵ ئەمریکا تا بەڵکو لەحظەیەک بەقای خۆی ئیدامە بدە
زۆر سپاس دێمە سەر ئەو کەلیمەی آخر کە باسی سازش و مذاکرەوەمانت کرد. هەورە بڵاردارەبێت وەکو ئاگاداری کۆمەلگای ئێران و مشەخەسەن تەبەقەی کاریگەر و کرێکاران و زەحمەتکێشانی بەشای جۆراجۆری ئەو کۆمەلگا لە شرایەتێکی زۆر سەختی نالەباری اقتصادی و ژیانی ڕۆژانەیان بەسەرە بن. خەڵکی ئازادیخوازی ئێران و کوردستان باتەوەجێ بەم هەمووە زەخت و زۆر و فشار و نابەسامانی کە جمهوری ئیسلامی بۆ کۆمەلگای بەدی هێناوە و تەحمیلی کردووە، پرسیارەکەم ئەوەیە لەسەر چ داخوازی‌های زۆرتر تەمەرکز و فوکوسیان کردووە و شەڕی 46 ساڵە لەلای ترۆ بینی جمهوری ئیسلامی و خەڵک لە گۆڕادا پێت وابێ ئەم داخوازیانە، ئەم خاستانە، ئەم ئارەزوانەی کە خەڵکی ئەو کۆمەلگا هەیانە لەژێر سایەی جمهوری ئیسلامیە بەرەوکوێ ڕوا و چۆنە بێت بە نەزەریەوە؟ حقیقەتەوەی خەڵک گۆشت و خوێنی وەسپانی خۆیان بلەخەرە ئەحساسی ئەم دەردە، ئەم نەبوونی، ئەم هەژاریە، ئەم فەقیریە کە تۆ ئیشارە پێکەی کردووە، بەڵام لەبارەی سیاسیۆ مستەمەمن لەسەرەوە کە ئەم ڕژیمە نابێ بمێنێ بەدەیلەوە کە بانی ئەسڵی ئەم فەقر و فەلاکەت و نەبوونی و هەژاری و هەژاریە کە تۆ ئیشارە پێکە هەمووی بەخاتە جمهوری ئیسلامیە کە جمهوری ئیسلامی لا بچێت ئەوان تەسمیمیان ئەوەیە کە لا بچێ مەبەستمەوەیە کە لەسەر لە ئەریکەی قودرەت بیکێشنە خوارۆ ئەوەیە کە خۆیانە بۆ ئالتەرناتیو چنەجیەکەی نەگەوە کە نیرویەکتر بێ بەناو ملی گراوە بەناو وەتەن پەرستۆ بێت جێنشینی ئەمان بێت و ئەمە ڕەوەندە هەر تکرارە بێ. ئەمە شتێکە، ئەمە قووەت قەلبێکە، ئەمە التزامێکی سیاسیە کە ڕۆژ بۆ ڕۆژ لە نێو خەڵکا گەشە پێیاکە. بۆچی؟ بۆ سەرنگونی ئەم ڕژیمە، فۆکوس لەسەرەوەیە کە ئەم ڕژیمە سەرنگونکەن، بەڵام بۆ ڕێگە بۆ هەموارکردنی ڕێگە و بۆ گەیشتن بەم خواستە واقعیە کە ئەیانەوێت ڕژیم سەرنگونکەن و حقیقەتەن ڕۆژ بە ڕۆژیش پاشەکیان پێ کردووە لە عەرزەی ژنانە، لە عەرزەی اجتماعیە، لە عەرزەی سیاسیە بە ئاشکرا دیارە وارەوە کە 46 ساڵە عەلی ئەمریکا و ئیسرائیل شعارەدا ئیسەحا ڕازی بۆ پاشەکشەیەەکە بۆ پاشەکشەی کردو بۆەوە کە بێ لەگەریانە بسازێت و معاملە بکە. ئەمە ناشیە ئەساسەن لەوە کە واقعیان خەڵک کۆلیان نەداوە، کۆڵ نادەن و ئومیدیانەوەیە کە ئەم ڕژیمە بڕوخێنن و ئەمە فکوسی ئەسلی سیاسی بەلەخەرم هەم ڕۆژی کاریگەر و هەم تەواوی ئەو ڕۆژانەیە کە خەڵک مۆبارزەکانیان ئەبەنە پێشەوە ئاعترازەکەن و بەربەرەکانی جدیان کردە لەگەڵ ڕژیمە و بۆ ئیسباتی ئەمەش دەیان هەزار نەفر لە ئینسانەکان کوژیاوە و بۆ ئیسباتی ئەمە لە تووری 46 ساڵی ڕابردووە سەدان هەزار کەس ئیعدام کراوە، چ بە کۆمەڵ چ بە تاک، و میلیۆنها ئینسان بۆ زیندان ڕەدوو بە دەرکرانێ، براوەتە زیندان و بەردراوە، براوەتە زیندان و بەردراوە، ئیسە شەر بەرداومە، ئیسە شەڕەکە چ لە نێو زیندان و لە دەرەوەی زیندان بۆ لابردنی ئەم ڕژیمە، بۆ ساقتکردنی، بۆ کێشانە خواری لە ئەریکەی قودرەت بەردەوامە. دەرنەچی ئەم بارە قەویە اقتصادیە، ئەم زڵم و زۆرە اقتصادیە، ئەم ئیسtismار و فشارەکە حەز بەسەر تەبەقەی کارگەرەوە لە عەرزەی سیاسەت تا خەڵک هێشتا ئومیدوارن بەوە کە ئەم ڕژیمە بێ بڕوخە، چون ئەزان بانی ئەسلەکەی ئەمە دەرنەتیجە ئەمە ئەو نیرووە محرەکەیە کە خەڵکی تەداومی مبارزەی بەرامبەر بە ڕژیم بۆ ڕوخانی هێشتووەتەوە و ئەمە حتا زلی هێزەکانیش خەریکن بەمانایە سوئیس بادێلیەکەن و لەگەلی دانیشتن و لەگەلی قسەیەکەن و مزاکرەیەکەن. سپاس بۆ تەوزیعەتانت هەوریا بە ئیشارەت کرد بە مذاکرە و سازشی جمهوری ئیسلامی لەگەڵ غەرب و لە ڕاستیە ئەمریکا. ئەبینین لە کۆمەلگای ئێرانە جمهوری ئیسلامی بەڵایەکی بەسەر ئەو خەڵکە هێناوە کە ئەوڵەن یەکێ لە 5 وڵات دەوڵەمەندترین وڵاتەکانی دنیاە ئێران، بەڵام وەزیەتێکی بەو ژیان و گوزەرانی خەڵک تەحمیل کردووە کە محتاجی نانی شەوی کردوون، بەجێ ئەوەی جوابی خاست و متالباتەکانیان بداتەوە خەریک بۆ حفظی بەقای خۆی ڕووی کردوەتە مذاکرە و سازش لە حاڵێکە کە چەند هەفتە لەوە پێش خامنەیی وتی
مذاکرە و ئەوە کارێکی عاقلانە نییە، شرافەتمەندانە نییە، بەڵام بە زبانی ئادەمیزاد بێشەرەفیەکەی قبول کرد و مەجبور بوو بچێتە پای میزی مذاکرە و ئەمانە. لەم رابطەیە ئایا سازش و ئەحیانەن تەوافق دەتوانێت ڕژیم لە کابوسی سەرنگونی خەڵکی کۆمەلگای ئێران کە طبقی ئامار بازەوە دەکرێن 92% خەڵکی ئێران ناڕازی لە جمهوری ئیسلامی و دژ بە جمهوری ئیسلامی. لێرە زەربولمەسەلێکی کوردی بەکارە بەم هیوادارم خەڵک لێم بە دڵۆ نەگرن، بەڵام زەربولمەسەلێکە یاڵێ لە ترسی مار پاڵی داوە بە ئاورۆ جمهوری ئیسلامی. مارەکە ئەڵبەتە بە پوزش و مازەرخایی تەشبیه بێ بە خەڵکی ئێران، ئەو نیان فشار بۆ جمهوری ئیسلامی ناوە مەجبور چوە پاڵی داوە بە ئاورۆ کە غەربە. لەم رابطەیە ئێوە نەزەرتان چییە؟ فەرموون. بەڵێ من گەرەکمەوە بڵێم حەقیقەتەوەیە کە تاوەکو ئیسا ئەگەر بە حافزەی خەڵکی ئێران مراجعە بکەین، بە حافزەی تاریخی 46 ساڵی ڕابردوو مراجعە بکەین، نەک لە سەتحی ئێران، لە سەتحی دنیا خەڵکی خۆیان هەموو زانن کە ئەم ڕژیمە کە هێنایان دایان سەپان بەم لە خەڵکی ئێرانە خودی هەر ئەمانن کە لەگەری خەریکن معاملەیەکەن، هەر ئەمریکا و دووەری غەرب و ئیسرائیل و ئەمانن، هەر ئەمانە خەریکن. دەرنەتیجە ئەمانە هیچ وەخت ناوەت ئێمە ڕژیمە ڕوخێنین، هیچ وەخت لە تەواوی ئەم کێشمە و شەڕ و کوشت و کوشتارە حتا لە چوارچێوەی حقوق بەشەریەکەی خۆیشیان کە فڕی بەسەر هیچ یەکۆن نییە، حتا لەو چوارچێوەشان نەیانتوانێت بژنێ باشە ئێوە بچی ئەم خەڵکە کوژن، خۆ قانونەکەی ئێمە حقوق بەشەرەکەی ئێمە شێتراڵێ، حتا لەو چوارچێوەیشە یەخەی جمهوری ئیسلامیان نەگردووە، فشاریان بۆ نەهێناوە کە واقعاً ڕێگە هەموارکە بۆ خەڵک بۆ مبارزە. دەرنەتیجە خەڵک خۆیان کاری کردووە، خەڵکی ئێران وە لە پێش هەموو تەبەقەی کارگەری ئێران هاتوونەتە مەیدان و ئەم شەڕیان ئەلعان سەرتاسەری کردوتەوە بە پانایی ئێران، بە پانایی وڵاتێک کە خۆش دشارە پێکە گەورەیە و والعان 90 ملیۆن جەمعیەتی هەیە. دەرنەتیجە من گەرەکمەوە بڵێم کە ئەم شەڕە لە ئەساسە شەڕی بینی تەبەقەی کارگەر و خەڵکە لەلایەکەوە لایەکی جمهوری ئیسلامی. دەرنەتیجە سازش و معاملەکردن لەگەڵ ئەمانە ناتوانێت ئەم دەردە دەرمانکە، چون ئەم ڕژمەرجمی ئەم خەڵکە نییە، مذاکرەکەن لەگەلیان، معاملەکەن و سازشیشکەن، هیچ لە مەسەرەکە ناگۆڕێ، ئەوان سازشەکەن بۆ ئاوانسکردن لە یەک. فەرزکەنەوە وەڵێ بەوە تۆم نیروانە و لابە لە منطقەی خاورمیانە مزاحمی من مەبە، من کافیە بەلاخەرە تۆ هیچ کارێک ناکەم بۆ ڕوخانی تۆ، نیگەران مەبە. ئەمە ژێژە تۆ تەزمینم بەرێ بەسەر چاو، تەزمینم بەرێ کە من بەقام ببێت، هێرش نەکەیتە سەرم تۆ، دەرنەتیجە بەسەر چاو هەچە شێک پێ. من گەرەکمە بڵێم بێشەڕ بە شەڕ و بێشەڕ خەڵک ئەم ڕژمەیان ناوێ، ئەم ڕژمە ئەزانن خۆیان هێناویانە، ئەزانن ئەمریکا خۆی هێناوێتی، دەرنەتیجە بەرەزدەبن خەڵک ئاگاترنەوە خەڵک لەوە فەهیمترن و 46 ساڵ شەڕیش بەنظر من مەسلەیەکی فوق العادە مهمە کە حتا سازشکەن یان نەیکەن ڕەوەندی سەرنگونی جمهوری ئیسلامی ڕۆژ بە ڕۆژ لەلایەن خەڵک و لایەن جامعەوە بەهێز و بەهێزترە بێ. زۆر سپاس بۆ تەوزیحەکانت هاورا بێدارابی. ئەسڵەن چەند سانیە زیاتر وەختمان نەماوە، مەجالی پرسیارکردنم نەماوە. زۆر سپاس بۆ تەوزیحەکانت و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. بەڵێ سپاس بۆ تۆ بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاسانەکەم. زۆر سپاس. بینەرانی عزیز و خۆشەویست، بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەو خوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لە هەر کوێهەن ساقی و سڵامەتیتان ئارەزوومانە و